خوێنکاری زانکۆم لە پاڵ خوێندنەکەمە کاری دەستیەکەم ئەم کاری من حەز و ئارۆزیی خۆم بۆ کە هەم بووە بەڵام لە کاتی کەرەنتینەکە بە دەرفەتم زانی کە ئەو ماوە زۆری لە ماڵۆم هەستم بەکردنی ئەم کارە و تاوەکو زیاتر بتوانم بەرەو پێش بچم و ئەم پێشانگایی کە کراوەتەوە من ئەمە دووەم پێشانگای تایبەت بە خۆمە کە هەمە و لە پێشچەنەها پێشانگای ترا بەشداریم کردو تاوەکو بتوانم شتەکانم شانی خەڵکی بم. بەڕاستی ئەم جۆرە پێشەنگایانە شتێکی زۆر گرنگن بۆ خانمان و پێخۆشحاڵم کە بەشداریم لە پێشەنگایەکی ئەم جۆرەی کردووە کە کارەکان بە دەستی خانمێکی کورد کراون و شتەکانی زۆر جوانن چ لە ڕێ ئەکسسوارات بەیان جلوبەرگەکان شێوازی کوردی تێکەڵ بە شتەکانی کردووە زۆر بەلامە و جوان بوو دەستخۆشی لە یەکەم و بەڕاستی شتێکی جوانە کە ببینم ئافرەتێک لە وڵاتەکەما جلوبەرگێک یان ئەکسسواراتێکی بەدەستی خۆی دروست کردووە. لە دێهاتەکانە ئێمڕۆ بەداخەوە بەهۆی کەمتەرخەمی مەسئولین یا کەمتەرخەمی خەڵک سریە کەمبود لە ئاوایەکانمانە هەست چ لە بواری فەرهەنگی چ لە بواری ئیجتیماعی چ لە بواری اقتصادی ئێمە ئەم بەرنامەمانە پێگەینا لە ئاوایی قەتەونە گەرەکمانە ئاوایی قەتەون وەک ئاوایەکی بکر وەک ئاوایەکی توریستی وەک ئاوایەکی گردشگەر بەڕاستی ئەو کەسانە کە بێنێرا قەتەون ببینن ئەزانن چ بەهەشتێکی خۆیە. بەڕاستی ملەتی کورد ملەتێکە خاوەن نەریت و فەرهەنگێکی ئێجگار زۆر کە پێویستە گەڕێنەوە بۆ فەرهەنگ و نەریتی خۆمان و تەمەناکەم لە تەواوی بەرپرسانی فەرهەنگی و تەواوی فعالانی فەرهەنگی ئەهەمیەتێکی باش بدەن بەم بەرنامە تا بتوانین خزمەتی باش بە خەڵکی گوند و ئاوایەکان بکەین. Me encanta hacer la clase al aire libre, es un momento de disfrute, de relajación, encuentras el equilibrio y las descargas tensiones que has tenido durante la semana. Pues llevo mucho tiempo intentando hacer yoga, mirando posturas y practicando algo en interior, pero así al aire libre pues una semana. Ha sido genial, hacía sol, es un momento total de desconexión y me encanta venir aquí en el Retiro. He empezado en septiembre a venir al Retiro y a hacer yoga y me encantó porque la verdad es que me trae una paz interior y me relajo verdaderamente, además que, bueno, hago un poco de deporte también. Es que cuando estás alrededor de los árboles haciendo todos los movimientos de yoga es lo más... Te trae mucha energía, ¿no? Relaja las cervicales, alárgalas. Inhalando recogemos el aire con las manos por delante.